بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام. ئێستا لە شاری پێنجوێنم زستانی ساڵی 2023 دەمەوە ئێوارەیە و کزەیەکی ساردی هەیە. خۆپیشاندەرانی شاری پێنجوێن لێرە لە بەردەم دەواازەی شار گرد بوونەتەوە. ئەوان چەند داواکاریەکیان هەیە و ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیان کردووە. دیارە ئەمە بۆ یەکەم جار نییە، ئەمە ئەم ساڵ هەرخۆم چەند جار هاتووم بۆ ئێرە بۆەوەی لەگەڵیان گفتوگۆ بکەم لەسەر داواکاریەکانیان، بەڵام ئەفسوس بەداخەوە لەبەری ئەوەی کە داواکاریەکانیان جێبەجێ بگرێەوە گوێیان لێ بگیرێ پێشگوێ خراوە. ئەوان دوجار ئەمڕۆ هاتوونەتەوە سەر شەقام دەڵێن تا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێ ئێرە بەجێ نایڵن. لەگەڵ خۆشیان دەواازەی سنووری نێودەوڵەتی هەرێمی کوردستان و عێراق مەرزی باشماخیان داخستووە. من لەگەڵ کۆمەڵێک لە ڕێخەرانی خۆپیشاندانەکان و جەماوەرێکی خۆپیشاندەری بەرفراوان لێرە گفتوگۆەکەم، هاوکاریانەکەم لە گەیاندنی پەیامەکانیان. سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن. کاک بەختیار، زۆر قسەت کردووە دیارەوە، زۆر ماندوو بووی. خۆی گەورە پشت و پەناتان بێ، ئینشاڵڵا داواکاریەکانتان جێبەجێکرێ. ئەگەر پێمان بڵێ بە ئێمە و بە بینەران و بە ئەوەی کە لەلایەنە پەیوەندیدارەکان گوێتان لێگرێ، ئێوە بۆچی لێرە کۆبوونەتەوە داوای چیەکەن؟ ئێمە داوامان زۆرە، ینی کۆمەڵێک خزمەت گوزاری سەرەتایین بۆ قەزای پێنجوێن، بەڵام لە ناو داواکانمانە دوو داوامان هەنووکەین. ئەویش گەڕانەوەی کارەبای هەمیشەییە بۆ قەزای پێنجوێن. ئەواتە پێنجوێن و کارەبای هەمیشەیی دووشتی ینی پێکەوەن ناکرێت جودا بکرێتەوە. مشکلی کارەباکەتان چییە کاک؟ مشکلی کارەباکەمان ڕۆژانە بۆ چوار کاتژمێر ئەکوژێنرێتەوە. و داوای دووەمیشمان دابینکردنی بەرمیلی دووەمی نەوتە کە یەکەی ئیداری قەزای پێنجوێن بڕیار وا بووە جوودی بۆ بکات دابینی بکات. ئەم دوو داوایەمان هەنووکەین، ئەگەرنا داوا و داواکاریمان ئەمانە داوای ئاسایی و مافێکی سەرەتایی خۆتانە یا داوایکی ئیحراجیەوە لە حکوومەتیەکەن؟ وەڵڵا نەنگیە، هەر زۆر نەنگیە. لە 2023 دابین بۆ نەوت و بۆ کارەبا بینێ سەرجادە. ئەم جەماوەرە خۆشەویستە بێن داوای ئەو دوو مافە سەرەتایە بکەن لە کاتێکیشدا. ئەمە یەکەم جارمانی، ئەمە چەندین ساڵە لەسەر یەک لە وەرزی زستان ئێمە بێین داوای ئەم مافە سەرەتایە بکەین کە بڕیاری ژوا بووە لە ساڵانی ئایندا چارەسەری ڕیشەی و هەمیشەیی بکەن. چیتر هاوڵاتیانی خۆیان عەزێت نێن و نێن ئەم داوای بکەن. کاک بەختیار، با من پرسیارێکی ڕاشکاوان لە ئێوە بکەم. لە هەموو کوردستانە قەیرانی کارەبا و نەوت هەیە، بۆچی ئێوە داوایەکی وا لە حکوومەتەکان تایبەتمەندی ناوچەکەتان چییە؟ داوای کارەبای بەردەوام و نەوتی بەرمیلێکی زیادەکەن لە حکوومەت. تایبەتمەندی ناوچەکەمان ئەوەیە کە پێنجوێن ناوچەیەکی کوێستانی و ساردە ساڵی پار بۆ 27 پلەی ژێر سفر دابازیوە. من کە نەوتم نەبێت پێویستە کارەبای هەمیشەییم هەبێت بۆی وەک سەرچاوی وزە و خۆگەرمکردنەوە بەکاری بێن. ئەگەر حکومت ناتوانێت کارەباکەم بۆ دابینکە بە ساڵانە 5 بەرمیل 6 بەرمیل نەوت بۆ سنوورە دابینکات بۆ هاوڵاتیەک یان بۆ ماڵێک تاوەکو ئەو لۆدەش لەسەر کارەبا نەمێنێتەوە. ئەمە لایەنێکیانە کە پێویستە مەسەلەن کارەبای هەمیشەیی دابینکە. ئەوە لایەنێکی تری کە گشتیە حکومت ئەرکی سەرشانیەتی لە پێنجوێن تا دهۆک کارەبای هەمیشەیی بۆ هاوڵاتیەک دابینکە. ئەمە ئەرکی حکومەتە، یعنی ئێمە بە مافی ڕەوای خۆمانی زانین. لە هەرجەیەکی تریش کە کارەبا مەسەلەن کەمە بە هەر جۆرێکە قەنەعەتیان کردووە، ئێمە بەم جۆرە قەنەعەت ناکەین. مۆلیدەی تێدانی ئەم شارە و ناشمانەوێ مۆلی دەبێت و حکومەت دڵنیاکەینەوە ئێمە قبوڵی مۆلیدە ناکەین و توانای هەیە حکومەت بەرەمێنان زیاد بکات. 30 ساڵە ینی لە ڕێژەیەکە لە ئاستێکی دیاریکراوە بەرهەمێنانی کارەبا هەرچەند زیاد دەکری نازانی ئەم زیادەیە بۆ کوێچێکی لێ دێت. هەر ناوچەکان کارەبایان کەمە و دوجاریش
ئێمە بمانەوە نەمانێ شار گەورە ئەبێت مەسەلەن کارگەمان هەیە دوکانمان هەیە هەمووی کارەبای پێویستە ئەبێ لەگەڵ زۆری خواستە ڕێژەی کارەبا و بەرهەمێنانیش زیاد بکات ئەمەیە بابەتەکان پێنجوێنیش خاوەنی دوو مەرزە ئەو نازەی هەیە مەسەلەن داوای کارەبای هەمیشەیی بکات جیاواز لە شار و شارۆچکەکانی دیکە تا ئێستا لە داهاتی مەرزی نێودەوڵەتی باشماغ پێنجوێن بێنازە تاکە شتێک کە بۆ پێنجوێن وەکو پرۆژەیەکی جوان لەلایەن حکوومەتەوە بۆ ئەم شارە دابین کرابێ تەنها کارەبای 24 کاتژمێریە ئەگەر نا 8 ساڵە پراوێز خراوە یعنی تەنها ئەوەشمان پێڕەوا نابین پێشتر کارەباکەتان هەبوو لێتان بڕاوە بەڵە پێشتر کاراباکەمان هەمیشەیی بۆ 24 کاتژمێری بڕین زیاتر لە مانگونی وێکە بێت مەسەلەن نەیانوت بۆ کارەباتان لێ وەرگرینەوە بەهانانەوەیە کە بڕی بەرهمێنانی کارەبایان یان کارەبای پێویستیان کەمە بۆ یەکەمیان کردوتەوە بەڵام جارێکی تجەختەکەینەوە ئێمە هیچ بەهانەیەک نبینین چکە ئەوە حکوومەتە هەر کەم و کوڕیەک هەبێت لە ئۆباڵی حکوومەتە ئیدارەدانی کارەبا و پێدانی کارەبا هەرچیەکە لە ئۆباڵی حکوومەتن یعنی لە ئۆباڵی کەم تەرخەمی هاوڵاتیانانی یان ئەوە نییە کە من قەنەعاتکەم بڵم شوێنێکی تر کارەبای کەمە با منیش بیست بێت با من 18 سعات بێت 18 کاتژمێر بێ نا پێویستە جارێکی جەختەکەمەوە هاوڵاتیان کارەبای هەمیشەیان هەبێ ئاوی هەمیشەیان هەبێت ڕێگەوبانیان مەزبوط بێت کەرتی پەروەردە و تەندروستیان ڕێکوپێک بێت ینی ئەمانە خزمەتگوزاری سەرەتایین کاک بەختیار نەئەکرا ئێوە بەم سەرمایە ئەم شەو من کە سەیری ئێوە مەکرد لێرە بۆ خۆم وەکو هاوڵاتیەک وەکو میدیاکارێک بوون مە ئیحراجە بووم خەفەتمە و خواردە هاو خەمتان بووم نەئەکرا ئێوە ڕێگەی چەشتنی ئەم سەرما و سۆڵە و با بڵێنمانەوە لەسەر جادە بە شەوانە نەگرنە بەر و بە جۆرێکی تر داواکاریەکانتان بگەێنە لانی پەیوەندیدارەکان گەیاندوتانە گویان لێ نەگرتوون ئێمە پێشتر بە نووسراو یەکەی ئیداری و حکوومەت لاەنە پەیوەندیدارەکان بە ڕێگەی تەلەفۆن لە ڕێگەی کەسانی زۆر دڵسۆزی ئەم شارە داواکانمان گەیاندۆتە جەنابی وەزیر بریکاری وەزیر بە بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی هەموو پارێزگاری سلێمانی بەڕێز دکتۆرەڤاڵ هەموو ئەو لاەنە پەیوەندیدارانە بوتومانە با نەگا بە خۆپشاندان یعنی باجارێکتی نەچینەوە سەرجادە بۆ داواکردنی ئەم مافە خەڵک با سەرمای نەبێت با ماندوو نەبێت بەڵام جوان لێ نەگرتین لە ڕاستیشدا چارەسەرەکەی زۆر ئاسانە ئێمە داوای 5 مێگاوت کارەباکەین کە پێشتریش پێیاندا بووین لیان وەرگرتیان ینی هیچ وەڵامێک نەبووە بۆیە گەیشتین بە خۆپشاندان تا ئێستا وەڵامێکی مقنعیان ناوە بە هاوڵاتیان ینی کە شایانیەوە بێ هاوڵاتیان ئەم مەدانە چۆڵکەن کە مەدانی هەڵوێستی هاوڵاتیانی قەزای پێنجوێنە ئومێ دەکەین بێنە سەرخەت وەڵامێکی جدیمان بن چکە داواکەی ئێمە وە گوتم بە تایبەت کارەبا زۆر ئاسانە بە زمانێکی شیرینی کوردی و زۆر بە سادەی پیانەڵین کارەبای هەمیشەیی بۆ پێنجوێن بگەڕێنەوە ناوچەیەکی ساردە و ئەگەر کارەبای هەمیشەیی نەگەڕێنەوە هاوڵاتیان ژیانیان ئەکەوێتە مەترسیەوە چکە وە گوتمان لە ساڵی پارە ئەم ناوچەیە بۆ ژێر چەندان پلەی ژێر سفر سەرمادابەزی زۆر باشە سپاس کاک بەختیار کەمێکی تر لە ئەگەڕێمە وڵات ئەگەر تێبینێکی ترت هەبوو مامۆستا فازیل مامۆستای شیعینی شاری پێنجوێنە دانیشتووی ئێرەیە هاو معانات و هاوخەم و هاوکاری ئەم بەڕێزانەیە لێرە مامۆستاگەر پێمان بڵێ یعنی بە شێوەیەکی گشتی داواکاری ئەم خەڵکە چییە؟ ئایا ئەم خەڵکە شایانی ئەوەیە ئاوا داواکاریەکانی بۆ جێبەجێ بکرێت؟ ئێوە هەماهەنگیتان هەیە لەگەڵ دامەزراوە فەرمیەکانی حکوومەت لێرە کە داواکەتان ئاوا بەم شێوەیە ئەگەێنن؟ بەناوی خی گەورە بەخێر بێن دیارەوەی جەنابی مامۆستا بەختیار فەرمووی ئەوەش داواکاریەکەیە بەڵام ڕاستیەکەی داواکاری ئێمە کە گەیەنرابێتە لایەنی پەیوەندیدار بەڵێ گەیەنراوە بە دوو ڕێگە ڕێگەیەکیانەوەی کە بە فەرمی چالاکوانان خەڵکی دڵسۆز بە فەرمی پێیان گەیاندون ڕێگەی دووەمیان بەرپرسانی ئەم شارە هەر لێرە ئەژین خۆیان وەزعی شارەکە ئەزانن یعنی ئەگەر پۆست و پلە و دەسەڵات و ئیمتیازات دەمیان دانەخات بەڕاستی کە من حرمەتی زۆرمەیە بۆ هەمویان یعنی یەک بە یەکیان
بەڵام ئەگەر ئەمە بە شێوەیەکی تایبەت تەماشاکەن هەندێکی زۆر بەڕێز و چاک و ئەوەیان تایە کە بێدەنگ نەبوون پەیامی خەڵکی پێنجوێنیان گەیاندووەتە سەری خۆیان بەڵام ئەگەر لەوەش بێدەنگتر نەبن یعنی لە جیاتی ئێسەمە پێمان خۆش بوو وەکو دانیشتوانی پێنجوێن و دەوروبەری و هەردوو ناحیەکە و گوندەکان حەزمانە کرد بەرپرسانی ئیداریم شارژ لێرە بوونایە کە بەڕێز کاکزانە قایمقامی قەزای پێنجوێن دایم پشتیوان بوو و داواکار بووە ئەوانی دیکەش لێرە بوونایە چونکم کە کارەبا ئاکوژێتەوە کارەبای سەرجەم شوێنەکانە کوژێتەوە بۆیە بە زمانی حاڵ و ببینین بەڵێ ئەوانیش پەیامی ئەم خۆپیشاندەرانیان لایە چونکم لە پێنجوێن ئەژین ئەزانن مەترسی کوژانەوەی کارەبا لە پێنجوێنە چییە و چەندێکە وەک مامۆستا بەختیار ئاماژەی پێکرد ئەگەر حکوومەتی هێرێم بێت بتوانێت چەندین بەرمیلە نەوت بۆ دانیشتوانی ئێرە دابین بکات ئەو کاتە کە هەر زەرورە کارەبای بەردەوامە بێ بەڵام قسەکە ئەوەیە کە نەوتی دابین کرد سوتەمەنی دابین کرد کارەبای پێنجوێن نابێتە هۆکارێکی سەرەکی بۆ گەرمکەرەوەی هاوڵاتیان بەڵام ئێستا کە نەوت نەبێت ڕێگریش لە داربڕینەوە ئەکرێت کە شتێکی خراپە بۆ ژینگە لەو لاشەوەی هاوڵاتی چی بکاو کاتە هەر پەناباتەوە بەرەوەی کە کارەبای پێنجوێن کارەبا بەکاربێنێتەوە بۆ گەرمکەرەوە پێنجوێن سەرچاوی داهاتی بەشێک لە دانیشتوانی هەرێمی کوردستانیشە پێت وایە ئەگەر داهاتی ڕۆژێک یان چەند ڕۆژێکی کەم لە ساڵێکە دابین بکرێتەوە بۆ قەزای پێنجوێن داواکاریەکان هەموو جێبەجێ بنووە مشکالاتانە دروست نابێت ڕاستیەکەی ڕاستە بەشێوەیەکی گشتی ئەمەوێ بپرسم ئێوە سوودمەندە بن لەو داهاتەی بەسەر سنگی پێنجوێن ئاچێتەوە بۆ هەرێمی کوردستان ڕاستیەکەی مەرزی نێودەوڵەتی باشماخ و مەرزەکانی دیکە داهاتەکەی تەنها بۆ پێنجوێن نیە بۆ هەموو کوردستانە ئێمە ئەمانەوێت ئەوەی کە لەم مەرزەوە ئەچێتە خوارەوە بە شێوەیەکی دادگەرانە دابش بکرێت بەڵام ئەم دادگەرانەتان بینیوە بەڵام پێش پرسیارەکەی جەنابەت بەڵام بەڕاستی حەقی خۆیەتی کە پێنجوێن و دەوروبەری بە هەردوو ناحێ و گوندەکانەوە حەقی خۆیانە لەبەر ئەوەی ئەو زەختە زۆرە لەسەر ڕێگەوبانەکانمان هەر لە ڕێگەوە سەرنج بدە پاشان ژینگەی پێنجوێن پاشان ئەو ناڕەحەتی و زەجەیی کە دروستە بێ بەهۆی شۆفێران و بار هەڵگران و ئەوەی کە بە ئێرە تێپەڕێ حەقی خۆیەتی کە بەشێک لەو داهاتە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی پێنجوێن سەرف بکرێت کە ئەمە جیالەوەیشی ئەمە بە ڕێژەیەک دیاری بکرێت لەلایەن ئەوانەی ئابووری ناسن ئەوانەی کە ئیشی خەدەماتەکەن و لە ڕووی دەوڵەتداریەوە چۆنەڵی خەڵکێکی شارەزان و پاشان ئەوی دیکەشی بۆ شار و شوێنەکانی دیکە سەرف بکرێت و ئەمانەتان گەیاندووە بەلایەنی پێوەنی وڵی ئەمانە هەر ئەگەن منەڵێم حکوومەت ئێرێمە زانێ مەرزەی هەیە و ئەزانێت چەنێ داهاتێتی و ئەزانێ خەڵکەکەی چۆن ئەژین و ئەزانێ شارەکە لە چ ئاستێکی خزمەتگوزاریایە معاناتی خەڵکی ئەم شوێنە چۆن یعنی ئەمە بە چاوی سەربینێ ئەگەر حەقیقەتەکە ینی باس بکەیت بەڵێ وەکو پرۆژە وەکو نووسرا وەکو داواکاری گەیشتووە پێنجوێن خاوەنی کۆمەڵێ کەسایەتی نێو حکوومەتە خاوەنی کۆمەڵی کەسایەتی نێو پەرلەمانە حتمما ئەوانیش لە ڕێگەی خۆیانەوە ئیشیان کردووە هەروەک چۆن بەرپرسانی ئەم شارە زۆربەی زۆریان دانیشتوی ئێرن لە ئێستایەوە لە ڕابردوویشە ئەگەر دانیشتوی ئێرە نەبوو بن ئەوە خەڵکی ئێرن و بەهۆی دەوامیانەوە ئاگاداری وەزعی پێنجوێن هەن دەستخۆش ئەچمە لای کاک عومەر کاک عومەر داواکاریە تایبەتی و ئانیەکانیان باس کرد داواکاریە گشتیەکانی ئێوە چییە خەڵکی پێنجوێن بە گشتی پێویستی بە چییە مەرج نییە لە زستاندا ئەی لە هاوین و پاییز و بەهارایەوە ئیتر هیچ کێشەیەکتان نامێنێ تەنها لە زستانە کێشەتان هەیە واللهی ئێمە ئێستا خەمێکمان هەڵگرتووە لە حەقیقەتە خەمەکە خەمی سارد و سەرمایە خەمێکمان هەڵگرتووە ئێستا پێنجوێن کە وەکو ئەم بەڕێزانە باسییان کرد کە خاوەنی مەرزی باشماخ و سێران بنە و خاوەنی دەشتێکە کە ئەو دەشتە بە هەزاران خەڵکی شارەکانی ڕۆژهەڵات و گەرمیان و حتا یعنی زۆربەی ئەو شوێنانە دێن لێرە کاریان هەیە کە ئەویش کشت و کاڵە یعنی ئەم خەمەکە هەڵمان گرتووە ئەگەر ئەم کارەمان بۆ نەکرێت کشت و کاڵمان لە کارەکەوێ بە هەزاران نەفەر و بە هەزاران خێزان تووشی کێشابێ کەواتر لە حەقیقەتە ئەو ئیشە ئەو کارانە یا ئەو پێداویستیانی کە بۆ پێنجوێن هەیە زۆر زۆرە بۆ نمونە ئێمە ئەگەر تەماشا بکەین کۆمەڵێ سەیرانگەمان هەیە بەڕاستی سەیرانگەکانمان ئەگەر بێت و لایەنی بەرپرس بەکاری بێنێ ئەتوانم بڵێم ئەبێتە وەکو مفتی ئەفەرمێ باخچەیەک لە باخچەکانی بەهەشت بەڵام بۆ لی ناپرسن بۆ نایەن بەدەمیوە ئەمە بەڕاستی جێی پرسیارە
پاشان ئاسن کوڵێنمان هەیە ئێمە ئاسن کوڵێنمان هەیە کاکە چەند ساڵێ بەلۆری بار ئەکرا و ئەبرا لە مووسڵ ئەفرۆشرا ئێستاژەوە هاوڵاتی لە دواوە پێمەڵێ ئێستا ژەبرێ ئێمە وامانەزاتی چەند ساڵێکە ڕاگیراوە بەڕاستی یعنی ئەم شارەی ئێمە هەر داهاتی خۆیمان بە ڕوبعێک لەو داهاتەی خۆیمان پێ بدەنەوە لە حەقیقەتا خۆشترین گوزەرانمانە بێ بۆیە پێداویستیەکانمان گەراجمان نییە هەر گەراج یعنی بەڕاستی یەکێک لەوانە ئێمە شوێنێکمان هەیە بۆ گەراج ئەتوانین بڵێن مۆدێرنترین گەراجی تیابێ بەڵام وەرە لە کاتی بەفروبارانە هەر شۆفێرەکان خۆیان نازانن چۆن بوەستن بۆیە ئەمە شۆفێر هەر ئەو جادەی باشماخ ئەوە چەند ساڵە نیوەی ڕێگەکەی تەواو بووە پردێکی هەیە پردەکەی ساخوا بکات لەم مدانا شۆفیرەکانی لێ نەکەوێتە خوارەوە و تەواو هەڵنەوەشێتەوە یعنی پردەکەی خۆی پێچان نەکراوە ئەو داهاتەی کە لەوێ هەیە کاکە وەکو بەشی ئێمەی لێنادەن هەر بەشی جادەکەی خۆیانی لێ بدەن هەر حیسەی جادەکەی خوانی پێچاکەن کەواتە لەکوێوە دەست پێ بکەین قەناعەت دەکەن ئەلەم مدا چەند ماڵ هەبووە لە پێنجوێنەکە کە ئێمە منتیقەیەکی تیا پێڵێن هەزارکانیان یعنی ئەوەندەی ئاو هەیە لە پێنجوێنی سەرەوەیە بەتەنکەر ئاوەکڕین ئێستا لە پێنجوێنە بەتەنکەر ئاوەکڕین ئەمە کێشەی ئاومان هەیە ئەمە کێشەی کۆڵانەکانمان هەیە کۆڵانەکان یەکێکن لەوانەیە کە یعنی بە شاهیدی زۆربەی زۆری ئەم جەماوەرەی ئێمە لێراکە وەستاوە زۆربەی کۆڵانمان هەیە کە لە بستۆنەکانیان بۆ داناوە ئێسەوا کە لە بستۆنەکان خەریکن ملارەکەنەوە کێشەی ساختکردنەوەی بەروبوومی کشت و کاڵیتان کێشەی ساختکردنەوەی کشت و کاڵیمان هەیە کێشەی ئەوەمان هەیە علوەیەک کە بەقەرارە بکرێ ئەوە علوەکە خوابکە علوەکەیش نەبێت بە تۆزی بندرک و نازانم شتێکی ئاوا ئەویش بابزانم نازانم ئەیکەنیانە کەواتە لە ڕاستیا کێشەمان زۆرە کێشەمانەوەیە تونێلێک قەراب و تونێلێک بکرێت تونێلەکە نازانم حتاوتیان گرێبەست کراوە و ئێسش تونێلەکە بەتونی بابان چوو پێم وابێ ئەویش دیار نەما کەواتە ئەفونکەی لە ڕاستیا پێداویستیمان زۆرە ئەم شارەی ئێمە لە حەقیقەتە کاکە باخچەکانمان وەرن سەیری باخچەکانمان کەن وەرن ئەو هەموو گەنجە جوانەمان هەیە هەتاش ئێستا شوێنێکی حەوانەوەی گەنجانمان نییە حتا ئێستا ئەم شارەی ئێمە وەک پێویست لە خەستەخانەکانە ناڵم هەرنیە بەس وەک پێویست دکتۆری ئافرەتانمان نییە دکتۆری پسپۆڕی تەواومان نییە ینی بەڕاستی نازانین لەکوێوە دەست پێ بکەین بەڵام ئێمە هەموو ئەمانە چەند ساڵ بۆ ساڵ سپارتمان گەیان دوشمانە کاتی خۆی کاگنێچیرەوان بەرزانی ئەو کاتە پێم وابێ ئەو سەرۆکی حکومەت بوو یعنی خاڵ بەخاڵ من بۆ خۆم ئاوا لە چەند لاپەڕەیەکان نووسیومە و بە شاهیدی خەڵکێکی زۆر تەسلیمی دەستی کاگنێچیرمان کردووە خودی خۆی کە ئەمە کەم و کوڕیەکانی ئەم شارەمانە کە ئەمە پێداویستی ئەم شارەمانە تکایە بێن بەدەممانەوە بۆیە مامۆستایانی بەڕێز ئێستایش لە حەقیقەتە ئێمە وامان لێ هاتووە پەنامان بردووە داری ئەو هەردە ئەبڕین داری ئەو هەردە لەم ماوە 1500 شڵ دار بڕا هەموو دارێکی 100 ساڵ تەمەنیەتی والله ئەمە وەکو ئەوە وایە باوکێکی 100 ساڵی من بڕابێتەوە باوکێکی 100 ساڵی من کوژرابێ وەکو ئەوە وایە کوڕێکم کوژرابێ چونکە هەر دارێک لە پێنجوێنە تامی کوڕێکە بۆ ئێمە قەزوان کە یەکێکە لەوانەی زۆر بەرهەممانەداتێ قەزوانمان نەما هەمویان لە ئەوە دێ گۆیژەکانمان هەر هەمووی کەواتە ئەوەی من ئەرستانەکەم کاکە بینەوە سەر بەرووبوومەکەمان بەڕاستی بەرووبوومی ئەو دەشتەمان لەلایەکۆ کۆمەڵێک لە دەرمان ئەهێنرێت قەناعەت دەکەن دەرمان لەم پێنجوێنە فرۆشراوە بە $80 لە هەولێر کڕیمانە بە 10,000 دینار کەواتە یعنی لایانی کشت و کاڵ وەک پێویست نایە بەدەممانەوە زۆر باش بڵێ ئەم تێگرایدام و دەستگاکان دەرانە تعبیر لە هەموو دانیشتوانی پێنجوێن و دەوروبەریەکە ئەمە بڵێ ئەمە گوندەکان بەخێر بێن سەر چاومان ئەمە خەڵکی گوندەکان ئەم شەوەکە زۆربەی زۆری خەڵکی گوندەکان لێرە بوون خەڵکی ناڵپارێز لێرە بووە خەڵکی گەرمک لێرە بووە قەناعەت دەکەن ئەم بەیانیە 50 ئافرەت تەلەفۆنی بۆ من کردووە دایکی پرچسپیمان وتوانە ئەم شەو ئێبین لە ملەکەوە ئەمێنینەوە ئەگەر ئەم کارەمان بۆ نەکرێت دایکەکانمان دێن لێرە ئەمێنەوە پێویستەکە بە شەو بمێنەوە لەسەر جادەکە بەڵێ ئێمە ئەم بەیانیش ڕامان گەیاندووە لە تا یەکشەممە ئەمێنینەوە یەکشەممە هەنگاوی دوو هەم دیاریەکەین بەڵێ ئەمێنینەوە چونکە داوایەکی حەقە یەک خاڵ ئەڵێم لێرە ئەگەر زۆر خەڵکێ پێی خۆش بێ ئەگەر زۆر خەڵکێ پێی ناخۆش بێ بەڵام هەر ئەیڵێم حەقێکی خۆمانە مافێکی خۆمانە دیاری هەدیە لە هیچ مرۆڤێکە نەسەنراوەتەوە
هیچ مرۆڤێک خەڵکی کوردستان ئێوە دیاریتاناوە بەکێ لێسەنەوە هیچ کەسێ ئێمە ئەم کارە بە دائیمەی کە بوومانە دیاری بە ڕێزمام جەلال بووە لێیان سەردوینێتەوە کاکە تکاتان لێەکەین دیاریەکەی بە ڕێزمام جەلال کە وەفاتی کردووە بماندنەوە حەقێکی خۆمانە مافێکی خۆمانە دەستا خۆش بوو بەخێر بەختار پێم بڵێ ئێوە بەم داواکاریی بەم شێوازە خۆ پیشاندارانی کە حەقی خۆتانە بەڵام هەندێک کێشەی لێ ئەکەوێتەوە بنمونایەکێک لەو کێشانە و با بڵێ هاتوو چۆی سنووری مەرزی نێودەوڵەتی باشماخە ئێوە چیتان هەیە بۆ بازرگانانە بۆ شۆفێرەکان چوزان بۆ لایەنە پەیوەندیدارەکان چیان پێ ئەڵێن ئەوان تاکەی چاوەڕێ بکەن ینی وەڵا بەداخەوە ئێمە بەنیگەرانیەوە کە ڕێمان گرتووە لە هاوڵاتیان لەو بار هەڵگرانە و شۆفێرانە با بڵێن بە جۆرێک نیگەرانین پێمان ناخۆشەکەوان لە ناڕەحەتیدان بەڵام ئێمەش لە ناڕەحەتیدان کێ لێ بەرپرسیارە حکوومەت کە هەردوو لامان قوربانی بین یعنی ئێستا حەزمانە کرد حکوومەت نەگەێستا هەر دەخولێکی سەرەتای داواکانمان باتە سەرخەت و بەڵێنی باشکردنی کارەبای پێ بدابین و بڕۆشتی ناتەوە ئەم ڕێگەمان نەگرت بە پێمان ناخۆش ئەوانیش ماندوون ئێمەش ماندوین یعنی بەڵام ئێمە ڕێگەی سەرەکی باشماخە و ڕێگەی سەرەکی مەرزی نێودەوڵەتی باشماخە یعنی چارمان نییە ئەمە کارتی ئێمەیە ینی شوێنی فشاری ئێمە ئەمەیە بریاوانە بوو بە هیچ ئاسۆیەکتان لێ دیارە تاکە ئێمێنەوە یان وەڵام ئەدرێنەوە هیچ چوزانم پامێکتان پێگەیشتووە بەوەی کە ئۆکەی داواکاریەکانتان لە جێە و بەسەر چاو یان ئاسۆ پەیوەندی بە خەمخۆری بەرپرسانەوە بە حکومڕانانەوە هەیە کە ئەم هەمووام خەڵکە ماوەتەوە لە سەرما لەم شوێنەدا بۆ سەرەتایترین مافی خۆی ئیترە بێتە سەرخەت ترە بێ ئەمەی لە بەرچاو بێت وەرەیەک نقطەی تریش پەیوەندی بە بەردەوامی و پێداگری و مەبدەبوون و ڕێژە و قەبارەی هاوڵاتیانەوە تاوەکو هەمووان خۆیان خاوەندارەتی لەم خۆپشاندانە بکەن و بەردەوام بن بێگومان بەردەوامە بین و بە ئامانجەکانیشمانەگەین پێویستە حکوومەت نەسەرێشەوە خۆی دروستکە نێمە زیاتر بخاتە ئەزێت و ماندووبوونەوە نە ئەو بار هەڵگرانە چارەسەری بکات ینی نەگاتی ئێوارش چارەسەری بکات چارەسەرەکە لە بەرپرسانی نێوخۆی شارەکەیە نوێنەری حکوومەتن یان لەسەری سلێمانی و هەولێرە لەسەر ئاسی قەزایی بەڕێز کاکزانە قایمقامی قەزای پێنجوێن هەوڵ و جۆدی خۆی خسۆتە گەڕ و وەگوتم کۆمەڵە کەسایەتی قەزای پێنجوێنیش هەوڵیان داوە پەیوەندیان کردەوە بە سەررجەم ئەو دام و دەستگا پەیوەندی دارانەوە بەڵام تا ئێستا وەکو پێویست ناتوونێتە سەرخەت بێگومان ئەوان هەوڵەکانی خۆیان خسۆتە گەڕ ومێ دەکەین هەوڵەکانی ئەوان و ئەم بە پێوەبوونەی ئێمە ببێتە مای ئەوەی کام کێشانەمان بۆ چارەسەر بکرێت دەستخۆش مامۆستا زیرۆک و زانایکی ئاینی بە ناوی ئەم خەڵکەوە چی بە حکوومەت ئەڵێ چی بە بەرپرسانی سلێمانی و هەولێر ئەڵێ وەڵای مامۆستا عەباس پێوتنی ئێمە بۆ دەسەڵاتداران ئەمە یەکەم لەخوا بترسن یعنی ئەوە پەیامی هەموو خەڵکە ئینسان کە لەخوا ترساوە شەرمی کرد و ئەو یاسا و ڕێسایی کە خۆی جێبەجێی کرد و ئەو وعد و بەڵێنەی کە لە پەرلەمانە سوێنی لە خوار جێبەجێ بکا بەخوا یەک سانی ئەم خەڵکە نایەتە سەر شەقام و خۆپیشاندان ناکا بەڵام ئێمە بەداخەوە ئەوەیان پێ ینی چۆنەڵی بیرە خینەوە بۆیان ینی یادیانە خینەوە ئەوان لە بەردەم پەرلەمانە سوێنیان خواردووە کە خاکی ئەم وڵاتە نەفرۆشن کە فرۆشتیان بەداخەوە کە یاری بە خوێنی شەهیدان نەکەن بەداخەوە بە چاوی خۆمانە بینین بەداخەوە وعدیاندا کە سەرۆت و سامانی ئەم وڵاتە چاک و باش بگەێنن و عەدالەت تەوزیعی کەن نایبینین بەڕاستی لە خەمی ئەخلاق و خوڕەوشت و هەروەها دین و قیەم و کەلتوری ئەم وڵاتەیە بن و ئەم خەڵکەیە بن بەڵام بەداخەوە بە چاوی سەر ئەبینین یعنی چۆن خەڵکانێکی حرمەتمەیە بۆ کەناڵەکەتان و بۆ ئەم مەجلیسە لە ڕووی ئەخلاقەوە زۆر دابەزی و نەفز نزم یێتە ئەم وڵاتە و مەلهاوشتیان بۆ ئەکرێتەوە و ڕەواجی پێ ئەدرێ لە مەسەلەی جێندەرا چەندین بابەتی زۆر دژ بە کەلتور و داب و نەریت ئەهێنرێت و بە قورگی و هەروە بەناو ئەخلاقی جوان و پەسەندی ئەم وڵاتەیە ئەکرێت ئەمانە ئێمە هەموو ئەبینین بۆیە پیان ئەڵێن
ئەوەی کە سوێنتان لەسەری خواردووە لە پەرلەمانە ئەوەی کە لە تەلەڤیزیۆنەکانە ئەیڵێن و بە زمانی حاڵ پێمان ئەڵێن کە ئێمە لە خەمی ئەم میلەتیان بەس ئەوە جێبەجێ بکەن بەخوا دڵنیام هیچ کەسێک نایەتە سەر شەقام بۆ خۆپیشاندان و بۆ داواکردنی مافەکان بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئەوان جێبەجێکەری وعد و بەڵێنی خۆیان نین. سپاس بەڕێزانم بەڕێزانە بە ناوی ئێوە قسەیان کرد کێ ئیزافەیەکی هەیە لە ئێوە کە ئێوە خۆی قسە بکە کێ شتێکی ماوە بیڵێ با من مایکەکەی بدەمێ تۆ شتێک فەرموو دەست خۆشیان بەختیار ئێوە ئەتوانن دەستان خۆش بێ مەمنونم سپاس کێ ئێوە قسە بکە بەڕێزان فەرموو بەڕێزم حکوومەت هێرێم 4 ساعت کارەبامانە بڕێت یعنی ئەمەندە بێ عەقڵە بیر لەوە ناکاتەوە ئەڵێ با بۆتان کەم بە گەڕک فەرق چییە من بە گەڕک ببڕێ تۆ هەت بێ هاوڕێکت نەیبێت وانە فەرق چییە کات 4 ساعتەکە بە یەکەوە بێ یعنی عەقڵیەوان نییە کارەبا چارەسەرکەن ئەگە عەقڵیەوان نییە چۆن حکوومەتدارە یواکرێ بۆ ناڕۆنە وڵاتە بەجێوە وڵای گوناح لە وڵاتەیە دانیشن خۆی بێوان پەکمان ناگەوێت کەسی زیرەکەی با بچێت جێکەوەوان ئەگە پێیان چارەسەر نابێ تۆ پێت وایە بە ئاسانی ئەبێ و خۆیان نایکەن یعنی ئەمە 30 ساڵ ئەتوانێت حکوومەت مەسەلەن کارەبایی 24 ساعتی بۆ وڵاتی دابینکە کەم تەرخەمیە دابینی نەکردووە یان چی یعنی لەگەڵ ڕێزمە حکوومەت نەتوانێت کارەبا دابینکە هیچی بۆ دابینەکرێ کارەبا شتێکی سەرەتاییە هەر هیچ نییە هیچ یعنی بەحسابی هیچی لەسەر کرێ ئێمە بووە ئێستا داوای دەوڵەتمان کردیا متاوەکو کورد مافی خۆمان بین بە دەوڵەت هەر عیبە باسی کارەبا چییە تۆ تێبینیت کردووە مەسەلەن پارساڵ 12 سعات ئەیاندا ساڵ بۆەوە بە 8 ساڵێکی ترە بێتەوە بە 6 لەوانەیە سفر بێتەوە ینی وای هەم لەبەر ئەوەی کەس هیچ ناڵێ خەڵکەکە خۆی گێلە و بەمانە ڕازیە و دەنگیان پێدا و یعنی ماقولە 30 ساڵە 32 ساڵە ئەمانە حکومەکەن هەر بە درۆیەک بەیەک درۆمان خەڵەتێن و هەندیسان سەحیان بۆ لێنەوە دەنگیان پێدەینەوە بۆ لە پێناوی چییە چیمان بۆ کراوە تا دەنگیان پێدەین بۆ ئەبێ بە یەک قسەیوان هەڵخەڵەتین بە بەسیترین قسەیەوان بۆ ئێمە 30 ساڵە داوا لەوانەکەن یەک شتی بەسیتمان بۆ جێبەجێ ناکەن بۆوان بە یەکشت ئێمە دەنگەکەیان بۆ دەین و بەرزیانەکەینەوە لەسەر سەری خۆمان دەیانەنەی زۆر سپاس ئێوە چیتان هەیە سلام علیکم من خەڵکی ڕۆژهەڵاتی ئێرانم با هەڵگیرم وەڵا گوناحمان ینی شۆفێری بار هەڵگیری چەند ڕۆژە دوو ڕۆژە لێرا بین بەخوای مژنم ناڵمان جێشتەوە بەشم چارەسەریان کرد ئێمەش بڕۆینەوە بوو ناو ماڵم ناڵمان و ئەتەوێ بەرەو ئێران بڕۆی ڕێگە نییە سومپاگان تۆ پێت وایە داواکاری ئەم هاوڵاتیانی ئێرە حەق و ڕەوای خۆیانە بوو نادەم ئێرە سرد ئێرە وەکو سلێمانی و هەولێر نیە ئێرە سەردا ئێرە حەل لە برجی نۆ سەردەگا حتا 8 مانگی سەردە حەقی خۆیانە کارەبایان بێ نەوتیان بێ ئاوە ڕێگە لە ئێمەش نەگرنەوە ئێمەش بڕینەوە و ئێران و لەتان بۆ دروستە بێ کە وەستاونێەوە ئەرێ بەخوا دێمە دو ڕۆژە سەردە سرد حاویەکانمان خۆمان یەن شەریکەیە غەراممان لێسێن ڕۆژە 50 دلار غەراممانە خوا خەبڵەکەی مە بگەین ئەمە داواکاریەکەی چارەسەریکەن کارەکانیان ئێمەش بڕۆینەوە سەر وڵات خۆمان بەڕێز مامۆستا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە نێو خۆپیشاندەرانی پێنجێن وەرەگرین مامۆستا سڵاو لێبێ هەرام خەڵکەی ئەم جەماوەری لێرە کۆبوونەتەوە کەس لی ناپرسێتەوە ئەو خەڵکانن کە ڕۆژێک حیزبەکان حیزبە دەسەڵاتدارەکان پێویستیان پێیان نەبێ ماڵە و ماڵە چن بۆ لایەنە گەڕێن سەردانیانەکەن کۆمنتت چییە لەسەرەوەی کە ئەم خەڵکە بۆ سەرەتایی ترین مافی خۆیاوە بەم سەرمایە لێرەیە ڕوونە بە ناوی خۆی بەخشندەی مێرەبان ڕوونە بەڕاستی حکوومەت دەستەوسانە ئێستا لە پێشکەشکردنی خزمەتگوزارە سەرەتاییەکان تەمان خزمەتگوزاریەکی سەرەتایی لە شارێک بە شارێکی دەر بەهای جیاوازی هەیە لەوە چێ ئێستا ئەگەر لە ناو شاری سلێمانیان 12 ساعت کارەبای نیشتیمانیە بێ خەڵک بڵێ باشە بەم زستانە بەڵام بۆ پێنجێن هیچ باش نییە لە پێنجێن ئێستا دەرەجەی گەرمان لە سفرایە بە شەوایەتە خوار سفر و خێزانێک لە شاری لە قەزای پێنجێنە ناتوانێت زستانەکەی بە 6-7 بەرمیل نەوت تەواوکە بۆیە کارەبای نیشتیمانی ڕێگی حیاتیانە بۆیە کەمکردنەوەی کارەبای نیشتیمانی بۆیان دەستیان لە هەموو شتێگە بڕێت تەمان لەگەڵ کارەبای نیشتیمانی شاتەنانە دەبێنەوت و پێداویستی تر بەکاربێنن ئەمانە پێداویستی سەرەتایین حکوومەت نۆ کابینەی نوێیەمە یەک لە دوای یەک بەڵێنەدا کە کارەبا باشەکەم ئاو باشەکەم شەقامەکانەکەمە دوو ساید وە خزمەتگوزاری ترەکەم ئەبینین کە
ڕۆژ بە ڕۆژەوە نەتوانن حیزبەکانی خۆیان دەوڵەمەندکەن کۆمپانیەکانی نزیک حیزبەکانی خۆیان بەڵام بەداخەوە ناتوانن ئەو خزمەتگوزاریانە بۆ خەڵکن بە تایبەت ئەم کێشەیە لە ئێستایا بۆ حکوومەتێک و ئەو خواردنەوە وایە بڕێک لە کارەبای بەرهەم هاتوو لە هەرێمی کوردستانەوە بە پارێزگاکانی عێراق ئەفرۆشتێ ئەم داواکاریە خەڵکی پێنجوێن تەنها 30 واتە یعنی لەو بڕێی کە ئەفرۆشن ئەیفرۆشن بە پارێزگاکانی عێراق کەمکەنەوە بیدەنە خەڵکی پێنجوێن بۆی خەڵکیش بە ئیسراحەت بچێتەوە ماڵەکانی و ڕزگاری بێت لە بەرەم سەرمایە هیچ کەس پێی خۆش نییە بێتە دەرەوە لە ماڵی خۆی و خۆپشاندان کا و عەزیەت کێشە و ناڕەحەت بێت ئەمە لە کاتێکە ئەوان خاوەنی سنوورێکی یا مەرزێکی نێودەوڵەتین لە هەستی عێراقا لە هەستی هەرێمی کوردستانە کە داهاتێکی زۆری هەیە باشە حەقی خۆیان نییە مەسەلەن ئەوان داواکەن بەشێکی زۆر کەم لەم داهاتە بۆ خزمەتگوزاری لە 100 و نازەشیان هەیە چکە ئەم بار هەڵگرانە هەموو دووکەڵەکەی بە قورگی خەڵکی پێنجوێن هاڕوە ئێ معقول نییە بەشێک لەو داهاتەی ئەم خاڵە سنووریە بۆ خەڵکی پێنجوێن خەرج نەکرێتەوە یعنی ئێستا کە ئەم خۆپشاندانە لە دوێنێت تا ئەمڕۆ ئەبێ دەسەڵات لی تێبگا کاتێک کە خەڵک گێتە سەر جادە ڕێگە ئەگرێ لە هاتوچۆی بار هەڵگرەکان لە کاتێکە هەمومان نەزانین ئەو بار هەڵگرانە داهات بۆ هەرێمی کوردستان ڕاکێشن مانگانە نزیکەی 15 میلیارد دینار داهاتی سنووری ئەم سنوورەیە باشماخە بۆ بەشێک لەو داهاتە بۆ خەڵکی پێنجوێن خەرج ناکەیتەوە یعنی خەڵگە بێ بار هەڵگرەکان و دەنگیان و خۆڵەکەیان و تەپوتۆزیان و غازەکەیان بچێ بەسەر و هەر وەکو شارێکی تریش مامەڵەی لەگەڵا بکرێت بێگومان نەخێر جێگەی زۆر جێگەی سەرنجاوەیە ساڵ بە ساڵ ئێمە لە باتی ئەوەی خزمەتگوزاریەکانمان با بڵێن فول ببن زیاتر ببن بە پێچوانەوە کەمترە بنەوە ئەنی ئێستا هەندێک کات ئەوترێ معدلی پێدانی کارەوە لە 8 ساعات و 7 ساعتایە بە هاوڵاتیان هاوڵاتی وایە سوێن دەخوا لە ناوچەکانی تر تەبعاً 2-3 ساعات کارەبای پێدەدرێ مەسەلەن بۆ وایە یعنی ڕاستیان پرسیارە ئەبێ ئەو بەرپرسانەی حکومەت وەڵامی بدەنەوە کە بە بەهار و پاییزە یەک مانگی بەهار و یەک مانگی پاییز لێدوان نەدەن کارەبامان گەیاندۆتە 24 ساعت 23 ساعت 18 ساعت ئەی ئێستا لەکوێن بەرپرسەکانی حکومەت بۆ نایەن بۆ خەڵکی ڕوونکەنەوە بۆ کارەبای نیشتیمانی بووە بە ترافیک لایت لێیان بۆ 6 ساعت کارەبادەن بۆ لە کارەبای 24 ساعتی پێنجوێنیان کەم کردوێتەوە پێنجوێنە میشە 24 ساعت کارەبایە بووە یاخود دەبێت لە کارەبای نیشتیمانی هەرێمی کوردستان کارەبای پێنجوێن بێتە 24 ساعتی یاخود دەبێت گرێبەستێکیان لەگەڵ ئێرانە بۆ تازە بکەنەوە بۆی کارەبای بەردەوامیان هەبێت پێنجوێن بە حکومیەوەی ناوچەیەکی کوێستانی و سەرمایە و بەفرێکی زۆرە بارێ ئێمە پێویستمان بە مافێکی سەرەتایی خۆمانە ئەویش کە کارەبای 24 ساعتیە یعنی حکومەتی ئەو ماف بە ئێمە ڕەوا نابینە کە کارەبای 24 ساعتی بۆ پێنجوێن دابینکە یعنی بڕاو بکە لە ساڵی پارە پلەی گەرما هاتبووە خوارد 35 پلەی چەندان پێر کارەباتانە دەنێ ڕۆژان ئێستا ڕۆژانە 24 کاتژمێر کارەبامانێنێ 20 کاتژمێر 4 کاتژمێر پێرە خۆ فول نییە فولە 16 بەشتانەکان 16 نەوەڵا بەشمان ناکە بەڵام حکومەت پێنجوێنە دانیشتنیان لە دەوروبەری پێنج لە لادەکانی پێنجوێنین بەڵام حکومەت بێباکە لە ئاز داواکاریەکانی ئێمە داوای مافێکی سەرەتایی خۆمانەکەین کە ئەوش کارەبای 24 ساعتە یان نەوت وعدی بەرمیلی دووەمی نەوتیان پێیاوین کە بەرمیلێکتان وەرگرتووە بەرمیلێکمان وەرگرت بەرامبەر بە چەند بەرامبەر بەخواز نازەم 100,000 بەڵە 135,000 ئێوە داواکاریتان کرد کە خاترتان بگرێنیش خاتریی جا حکومەت خاتری خەڵکەگرێ ئێمە خاتیوانمان کردو کە تا ئێستا چاوەڕێمان کردووە لیان وەستاوین بە ئارەزی خۆیان چۆن ویستویانە خواردویانە بردویانە بۆ دەرەوە ئێمە چاوەڕێوەمان کردووە سەبرمان گرتووە بەڵام ئیتر سەبریش کاتی خۆی هەیە جام کە پڕ بوو لێڕژێ بەڕاستی نازام ینی ئەراشۆ بکەین هەتاوەکوێ کارەبای 24 کاتژمێری بۆ پێنجوێن ئەگەڕێتەوە چووکە ئەگەر کارەبای 24 کاتژمێریمان نێنێ مەجبورین بە نەوتیشمان نانێت کە نەوتمانێن نەبێ بە دیلێکی ترما بەنێک ئەویش پەنابینە بەردار بڕێنی شاخەکان ئەوەش ناشرینکردنی سروشتەوە بە تاکید ئەوە کارێکی خراپە بەڵام مەجبورین دەی چی بکەین کاکە نەوتمان پێڕاوابین نە کارەبا دەی مەجبورین بە دڵنیایەوە دارە بڕین ئێمەش لە ڕاستیا شتێکی مە بوو بۆ کەناڵەکان ئیمشەو کەناڵێک ئەویست دووبارەکی لە ناو خەڵکی پێنجوێنە بڵاوکاتەوە بە ناوی خەڵکی پێنجوێنەوە شتێکی وتۆ ناوی کەناڵەکە نابم راپۆرتەکەی لە راپۆرتەکە هەڵەکی پێنجوێن بوون بە دوو بەشەوە بەشێکی داوای دەست لە کارکێشانەوەی بەرپرسەکانەکەن بەڕاستی ئێمە ئاسی داواکاریەکەمانشان نەگەیانەوەتەوە مەگەر ناچار بین ئەوە بکەینێنا ئێمە لە بەرپرسەکان رازین وەکو قایم قام وەکو بەرپرسی ئاسایش بەرپرسی شورتە لیان رازین تا ئێستا لیان رازین ئەوەمان نەوتووە ئەوە دووبەرەکیە لە ناو ئێمە ئەویست دروستیکە داوا لە هەموو کەناڵەکانەکەم شتەکەەوە خۆی بگەین ئێمە داوای کارەبا ئەکەین
چوار کاتژمێر کارەبایان لێ بڕیوین داوای گەڕانەوەی چوار کاتژمێرەکەین 5 میگاواتەکە کاک مەلاعمەری بانگبێژی پێنجێنمان لەگەڵە لە ناو خۆ پیشاندەرانەوە ئەم بە شێوازێکی تایبەتی خۆی بەوانراوە بە هەڵبەست بە شعر پشتیوانی خۆی پیشاندەرانەکە سڵاو لێبێ سەلام و سەرچاوم بەخێر بێن ماندوو نەبی چاوانم یخوا بەخێر بێن تۆش پێویستێ بە کارەبا و نەوت و سوتەمەنیە بەڵێ پشتیوانی خۆی پیشاندانەکان وەڵی هەر من بوومایلەوە چێ لە ماڵە بۆ خۆم دەستمەکرد بە گریان دانیشتم لە ماڵەوە زۆبایەکی دارمان هەیە لای زۆباگات تۆزیە گریام جا داوام لە خەڵکی پێنجوێن هەیە و لە هەموو کوردستان یعنی نەیکا بە بیان و کە چێ دار ئەبڕێ و لە ڕقی ئەمانە ئەوە ژینگەیە ئەوە ڕۆحەدار ئەوە هەناسەیە ئەوە دەرمانە یعنی مرۆڤەکان من گوێم لێ لە تەلەڤیزیۆن جای کابرا ڕقیداڵە وڵاتمە و دارانە بڕم زەڕێ بە ئازایی نازانمە ویشەی مهمەوەیە چۆن ئێمە هەل دۆزین یەکێ لەوان حەلەکە چییە من ئەگەر لە ماڵی خۆمان توانین کارەباکە کسکەم لەو دنیا خوا لێم ناپرسێ لەسەروی عومەر چەنە ڕاستە کرد لێمە پرسیێ لە عومەر دەستی خۆش بێ کە ڕازگۆبی مرۆڤەکان یەکێ لەو شتانە ئەبی ئینسانەکان لە دەوری خۆیەوە دەست پێکە یعنی ئەوەی کە ئێمە مسلمان ئێمە زۆربەی ئاەتەکانین زۆر حەدیثێنەوە ئەوەی کە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوای لێ بێ کردی لەوانەیە مامۆستاکان لێم تۆڕە بن بەلای من و لە لای ئیمامی عومەر مهمتر بوو بۆ لەبەرەوەی دەوری ئیمامی عومەر پڕ بوو لە شێر و قارەمان و مرد بەڵام لای عومەری کوڕی عەبدولعەزیز ئەوەی لێ نەبوو ئەی چی لێبوو گەندەڵی بەس ئالێران من چەنە مهمە لە خۆمەوە دەست پێکەم مەردایەتی لە خۆمە سەرنجمەم ئایەک و ئەم کارەبایە بە من ڕەوایە هەمی گڵۆپەکانم هەڵکەم والله ڕەوا نییە وەڵڵی پیاوێکی بەڕێز هاتە ماڵمان وتم ئەو گڵۆپە کوژێنەرۆ کەی 10 ساڵ بە لەیسە زیامەسە بەوتی نامەلا عمەرەوە دزیە لەو کاتێ و پیاوە بەڕێزەوەی وتووە ئەمە مناڵی خۆم وام ڕاهاوردوەچێ سەر ئاو دەست شۆرەکەت گڵۆپەکە کوژێنێتەوە یعنی ئینسانەکان بەلەوە ئێمە با لە خۆمانەوە دەست پێگەین ئێمە تەماتەی فرۆشین لە سەعارەبانەکە ڕێزمەیە بۆ تەماتە فرۆشەکە گەنیوەکەی تێکاوەکە ئیرادی خوایەوە ئیرادی منە ئەوە ئیرادی تۆیە ئینسانەکان ئەبێ خۆی دەستکا بە چاکسازی لە خۆیە مرۆڤ ئەگەر ژیر بوو خوا ئاگای لێ لەم دنیای سراحەتەکە ئەوە ڕخنە لە خۆتان ئێ ڕخنەت لە حکوومەت چییە ڕخنە لە حکوومەت ئاراوە تا ئاچێتە پاڵمەکە و مدینە ڕخنم لێ هێژاوتی پیاوێ نا ئافرەت ێوتی لەوێ حەجیە کرد بەردی پێ نەبوو بیرێتە شەیتان دوود فیلەکە و تێرە حیا بێ بەستە ئەمە ڕخنەکە لە حکوومەت جا کاکە زین چۆنە خۆ ڕخنەکە ئەوە ڕخنەی لێ گیراوە والله ئەبێ شەرم کا لا بکاتۆ والله ئێمە عاید بەوین ئێمە ژێردەسەیەکی خەریکە بڵێم ژێردەسەین بەڵام ئەم کوردە زۆر ئازایی یەخوا ڕانەپەڕێ والله مێژوو ئەی سەلمێنێ گەزنەفۆ لە وێنان و هاتووە هەموو ئێرانی داگیر کردووە بەشەکەی کوردی بۆ داگیر نەکراوە کوردی یاخوا ڕانەپەڕێ واللهی ئەمە سوێن لە خۆمە خۆم ئێمە حەز ناکەین ئەم حکوومەتە تێکچێ والله حەز ناکەم ئەم نیشتمانە تێکچێ والله ئەم نیشتمانە لەم ڕۆحە خۆشترەوێ بەڵام ئێمە هەمومان با بە گەورە بیرکەینەوە بە مەردانە بیرکەینەوە باوا بیرکەینەوە حکوومەت زۆر خەتایەتی بەس منیش زۆر خەتامە با ئێمە دەستکەین بە چاکسازی لە خۆمانەوە و داوا لە حکوومەتەکەم وەکو مرد وەکو سەرۆک کورە ڕۆژێکە بێ ئەکەوێتە ژێر دەستی خەڵک بە لا ئیلاهە ئیلەڵڵا مەرد نەبێ داوای لە یەکەم مەردانە لابکاتەوە بەلای هەموو گەلی کوردۆ یعنی کەی خەتای حکوومەتە ئالەوێ ڕایەتی باسم کرد ئەگەر ئاشایسێکی بەڕێز دەستە لێ لە قەمەرەی عەزیەتیەکە ئەوە خەتای ئاشایسەکەی ئەوە خەتای منە لە فەرمانەکەم ڕاز ناڕۆم لەو فەرمانگە کە ئیشەکەم لەو شوێنەکە ئیشەکەم مەردانە ئاخۆزا وشەی مەردانە شیرکداتە بزانمانای چێ بەسێ وشەی مرد بۆ ژنی ژەبێ جا ئێمە من داوامەوەتانە لە حکوومەت بەرپرسەکانی ئێمە مردیان تایە وڵی دنکردنیکەی لەوشی تیانە بەزم ماوەکو نایدۆزنەوە ناچابتای چاوم بیان نەکەوتۆ خۆزا بمبینی نایە خۆزگان مرد بوو نایە والله خۆشمان و نێم ڕقمان لیان نییە من یەکیان خۆمم بە بێلایانی قسەیەکەم من مادەی شاعیریم تایە من شوێن کەوتەی قانعی شاعیرم یعنی ئەمە ئینسانەکان ئەمەنە ئەم نیشتمانە خۆشە ئەڵێن ئەو کەوەی قەبقەبوادە قەسپێنێ لە چیای کوردستان خۆش ئەجڕکێنێ ئەڵێ ئەیداخم خاکی بێخاوان دارسان ئەمازۆن کەی تۆ دەهێنێ والله ئەم وڵاتە یەکەمە لە جیهانە بەس من داخی گرانم تۆزێ نازانم نەرمونیان قسەکەم هەر دایکم لە ماڵەوە فێری کردم داوای لێبوردنتان لێ یەکەم بەست و خوا هەج بەرپرسێ هەج مەسوولێ ئاگوێی لە دەنگی هەر مرۆڤێکۆیە نەک من کەسێکی لە من داماوتر بێ لە من سادەتر بێ لابکەرەوە بەلای میلەتەوە ئیشەکەوان ناڕوە با لێمان نەشێوێ ئێمە وڵاتێکی پڕپید و بەرەکەتمانەیە و ڕێز و حرمەتمەیە بۆ هەر بە ڕێزێک شعرەکەشم پێ بڵێ من هاتم شعرێکم پێ بڵێ بۆ پشتیوانی ئەم خۆ پیشاندەران وەڵی شعر ئەڵێ دەنگی من لەگەڵ دەنگی لاوانە وڵات بەبێ لاو چۆڵ و وێرانە
دەستبەردار نابین هەتا کۆتایی تاکەی گروپی کاشوانی ئەمڕانە هیوادارم گورگ نەبن مەسوولەکان هیوادارم لاکەنەوە نەوشیروانی عەدالەت وەختی خۆی زۆر زوڵمی کردووە کە کونەپەپۆکەی بینی دەمی نابوو بە کونەپەپیەکی ترۆ وتی ئەوەڵێکی وتی ئەوە وەزیرەکەی وتی ئەوە ئەڵێ با بگەڕێنەوە نیشتمان ئاوەدانکەینەوە وتی ئەگەر نەوشیروان سەرۆک بێ ئەم وڵاتە پڕەبێ لە کەلاوەی چۆڵ شتم زۆر ئاپێ بەس ناتوانم بێڵم بەس ئالێراوەڵم هەموو کەس لە ئێمە و هەموو مەسئولێکیش ئەتوانێت گەڕێتەوە بەلای نیشتمانەکەی ئەی ئێمە قەولمان چی بوو وەختی خۆی ئەنفالمانە ئەی ئێمە قەولمان چی بوو ئێمە ئەنفال کراین ئێمە لە بادینان وێران کراین لە هەڵەبجێ وێران کراین بە چ قەولی خەڵک ڕای کرد ئەو شاخە کورە حیاتان مێگەڕن بەلای شەیدەکانی خۆتان ڕێزمە ڕقم لە کەس نییە بە عیزەتی خوا قەسەم بەس مەردی ئینسان لەوایە ڕازگۆ بێ